ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەست داوا لە بەڕێستان دەکەین بە زووترین کات بابەتی بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بدرێت بڕیار لەسەر چارەنووسمان بدێ و چیتر لە چاوەڕوانیدا نەبین. جەنابتان داوای داتای نوێتان کردەوە بە فەرمێک هەموو زانیاریەکان کۆکرایەوە بە هەموو جۆرەکانی گرێبەستی ئاسایی بەرەپێدان داهات پێشنەی بەردەوام لە 6/6/2022 لە ئێستادا نووسراومان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و داوا لە بەڕێستا دەکەین هەرچی زووە ئەو بابەتە بخرێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی چیتر فەرمانبەرانی گرێبەست لە چاوەڕوانیدا نەبێنەوە بگەن بە ماف و شایستەکانی خۆیان. نوێنەری فەرمانبەرانی گرێبەست هەرێمی کوردستان ژمارەی فەرمانبەرانی گرێبەستی 1000 فەرمانبەری گرێبەست دەبێت بە نزیکەیی. ئەمڕۆ لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆ دەبچنە لایەن نوێنەریان. ئێمە ئەمڕۆ هاتوین لێرە گرت دەبینەوە ئێرە جێ نایڵین هەتا ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەڵامێکی هێرەی جدیمان ئەدادێت کە جێگەی دڵخۆشی بێ بۆ هەموو فەرمانبەرانی گرێبەست لە هەموو هەرێمی کوردستان لە هەموو دامەزراوەکانی حکوومەت و هەموو وەزارەتەکان.